خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. بۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی نرخی دینار لەلایەک و هەروەها هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز کە ساڵانە ئەم حاڵەتە یاخود ئەم دیاردێ دووبارە بێتەوە نرخی کاڵا و شتومەکەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە شێوێکی بەرچاو چۆتە سەرەوە. ئەمە شوێڕای ئەوەی کە بەهۆی قەیرانەکانی ماوەی ڕابردووە و لێبڕینی موچەوە بەرزبوونەوەی نرخی دۆلار ژیانی هاوڵاتیان و دارایی و ئابووری هاوڵاتیان جێگیر نییە. ئەمە کاریگەری خستۆتە سەر گیرفانی هاوڵاتیان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بە جۆرێک تەنانەت لە کەلوپەل و مادەی خۆراکیش بڕێکی زۆر مێنی پارەی هاتۆتە سەر. بوارە زانستەکەی ڕوونەکەینەوە بۆچی هۆکارەکەی چی ئایا وایە کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی نرخی دینار بەشێکی نرخەکان زیادی کردەوە بەشەکەی تری ئایا سوودوەرگرتنە لەو عەرزوو تەڵەبەی کە لە بەهۆی هاتنی مانجی ڕەمەزان و زیادکردنی خواستە لەسەر کەلوپەلی یاخود کەلوپەلی خۆراکی و کە لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیا بەکارهێنرێت و لە ڕووی ئاینی ئیسلام و لە ڕووی شەریعەتەوە کەسێک کە بە ڕۆژوو بێت و خۆی پێ موسڵمان بێت ئەگەر بێ هۆکار نرخی کەلوپەل و شتومەک لەسەر موسڵمانان و لەسەر هەژاران زیادکات لە ڕووی شەرعەوە تاوانەکەی چییە؟ هەموو ئەوانەم شەو لە ڕەهەند گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز جەبار گۆران وتەپێژی بازاڕی بۆرسی دۆلاری سلێمانی و بەڕێزیشان ماستەری هەیە لە کارجێڕوو دارایی. سوپاس کاک جەبار بەڕێزیت و هەروەها لە ستۆدیۆکانمان مامۆستا نەبەرد کەریم خوێنکاری دکتۆرا لە ژمێر یاری و دارایی و مامۆستای زانکۆ، هەروەها لە شاری هەولێرەوە دکتۆری ئیدریس کاریتانی مامۆستای زانکۆمان لەگەڵە بێ خود مامۆستای ئاینیمان لەگەڵە بێ کە بەڕێزیشیان لە ڕووی ئاینیەوە ئەو بابەتەمان بۆ ڕوونەکاتەوە. کاک جەبار ینی ئەوەی کە ئێوە زانیاریتان هەبێ نرخی بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی نرخی دینار تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە نرخی شتومەکەکان بچێتە سەرەوە بە تایبەتیان دێ مادەی خۆراکی هەیە کە بە ڕێژێکی یەکجار زۆر ینی ئەو یەکجار زۆری کە باسی یەکەم بۆ گیرفانی هاوڵاتیی هەژار یان موچە خۆرێک زۆر سەر تەمەنای خوای گەورە میهرەبان ئەسڵاو لە بەڕێزتان لە بینەران و بیسەرانی کورسات و بۆنەی هاتی مانگ ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەم و ئینشاڵڵا خوای گەورە تەعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بکات. تامان لە ئێستا ئەتوانین بڵێن لە کورمەودایە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە دەرهاویشتۆ کاریگەریی خراپی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کرۆ و بارگرانێکی قورسی لەسەر دروستکردن بە حکومیەوەی کە بەڕاستی تا ئاستێک نرخی کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاری لەسەر ئەنی خەڵک بەڕاستی گران بۆ بە تایبەتی چینی ناوەند و چینی خوار هەژار بەڕاستی ئەمە وای کردووە کە بەڕاستی قورسایەکی گەورە لەسەر ژیانی خەڵک دروستکە. ئێمە ئەگەر بێت و پێش بە کۆمەڵی داتا بەستی ینی کۆمەڵەشی کاری بکەین بۆمان دەرەکەوێت کە بەڕاستی گرانبوونی نرخی کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاری ینی نسبەکەی زیاترە بە بەراورد بەو دابەزینی بەهای دیناری عێراقی کە لە بەرامبەر دۆلاری ئەمریکا هەیە. دوای گۆڕانکاری لە تەعویمی عومری عێراقی واتە دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بە نیسبەی لە 180 واتە پێشەوەی کە گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بێ بانقی ناوەندی ڕۆژانە 100 دلاری لە بەرامبەر 190,000 عەرزە کرد بۆ بازاڕەکان، بەڵام دوا بەدۆیەوە کە گۆڕانکاری لەم بەهای دیناریە کرد ئێستا بڵین دینار دابەزیەوە بۆ 146 واتە وەزارەتی مالی عێراقی بە 145,000 بە بانقی ناوەندی ئەفرۆشە. بانقی ناوەندیش پۆینتێکی خۆی خاتە سەر بە 146 بە بانقەکان و بە کۆمپانیا سەرابیەکانی ئەفرۆشەواتە گەر ئێمە ئەم نیسبەتە وەربگرین بە نیسبەی لە 180 دینار بەهاکەی خۆی لە بەرامبەر دۆلارە لە دەستداوە. بەڵام ئەگەر سەیری بازاڕەکان بکەین بەڕاستی نرخی کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاری بە نیسبەی لە 125 زیاتر بەرز بۆتەوە، توانین بڵێن نیسبەی هەڵاوسان ینی تقریباً گەشتوتە لە 125. ئەمەش بەڕاستی ئەگەڕێتەوە بۆی کە ینی بەڕاستی پێویستە هەم حکومەت و هەم هاوڵاتیانیش ینی معریفە و شارەزایی کێوان هەبێت چاودێری بازاڕەکان بکەن، چونکە بەڕاستی ئەبێ هاوڵاتیان شارەزایی ئەوەی هەبێ کە نیسبەی دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دۆلارە چەنە و بەقەدەر ئەوەش کاڵا و کەلوپەل ینی بەقەدەر ئەو نیسبەیە گران ببێ. بەڵام ئێمە یەکشتی تریش هەیە خاڵی تریش هەیە لە بیرمان نەچێ ئێمە ئەکسەرێتی ئەو کاڵا و کەلوپەلانی کە بۆمان دێ بە تایبەتی بابەتی ضروریا داوانی کە بڵین پەیوەندی بە بابەتی خواردەمەنی ئەم زۆرشتانە هەیە لە تورکیا و ئێرانە بۆمان دێ. دیارە ئەم کاڵا قەبارە بچووکانەوەی کە بڵین پەیوەندی بە ضروریاتی حیاتی ئینسانەوەیە زیاتر بە تمەن و لیرەی تورکی ئەکڕێت. واتە ئەگەر لەلایەک ئێمە بەهای پارەکەمان لە بەرامبەر دۆلاری ئەمریکا لە 180 دوو بەرامبەر دابەزیوە. ئاخر ئەمنی ژەمە قسەکە لەسەرەوە بکەم. ئێمە گەر بەهای پارەکەمان لە بەرامبەر دۆلارە لە
180 دابەزی بە بەڵام لە مقابلی شاتمەنی ئێرانی بە نیسبەیەکی بەرچاو لە بەرامبەر دۆلارە دابەزیوە و لیرەی تورکی لە ئێستادا نزیکەی لە 116 بەهاکی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا لە دەستداوە بۆیە ئەبێ هاوڵاتیان بەگشتی ئەنی معریفە و شارەزایی ئەوان هەبێ ئەو کاڵە و کەلوپەلەی کە پێش گۆڕانکاری لە بەهای دیناری عراقی هاوردەی هەرێمی کوردستان و عراق کراوە نیسبەتەکەی چەند بووە ئەبێ ئێستاشی کاری ئەوە بکەن کە لە ئێستادا نابێ ئەو کاڵە و کەلوپەلانی کە بە بیانووی ئەوەی دۆلار لە بەرامبەر دینارە بەرز بۆتەوە ئەو نەگران بێ بۆ نمونە ئەگەر تۆ لەو پێش کاڵایەکت کڕی بێ بە 1000 دینار ئەگەر ئێستا بەهای پارەکە لە 118 لە دەستدا بێ ئەبێ بەقای ئەو لە 118 بەرز بێتەوە تا هەزارەکە بێتە 1200 دینار ماکسیمم 1250 دینار بەڵام لە کاتێکە ئەو کاڵای کە بۆ دیێ لەوانەیە لە تورکیا هاتبێ بە لیرەی تورکی هاتبێت تەمەن لیرەی تورکی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزیوە کەواتە مادەم دابەزیوە ئەبێ هاوسەنگێک ڕابگرێ بە هەمان ئەو نرخی پێشووتر کە لە بەهای دیناری عێراقی هەبوو لە ماقی ناوەندی کە 190 بووە کەواتە بێ بە هەمان نرخ بێ ئەمە هەر بۆ ئێرانیش بە هەمان شێوە ڕاستە بۆیە یەکەم خاڵ ئەگەر تخوا مەجاڵ بگورە پێویستە خەڵکی معریفە و شارەزاییکی تەواوی هەبێ لەسەر ئەوە کە بەڕاستی معنای ئەوەیە کە تۆ دۆلارەکە و دینارەکە لە بەرامبەر دۆلارە دابەزیوە ئەبێتر بە تاواتی هەڵاوسانێکی گەورە لە بازارەکانە دروست بێت بۆیە ئەبێ یەکەم خەڵک ینی بڵێن هۆشیاری ئەوەی هەبێت دووهەم ئەدەم سپیس کە بڵێن ئابووریناسێکی گەورەی قسێکی زۆر جوانیە ئەڵێ هیچ کام لە بەکاربەر و هاوردەکان و وەبەرهێنەر ناتوانن ئامانجە کەسەکانی خۆیان مسۆگەر بکەن ئەگەر کار و ینی چالێکیەکانی لەگەڵ یەکتری ئاڵوگۆڕ نەکەن ینی ئەمە چیمان پێڵێ واتە ئەگەر تۆ لە مەفهومی ئەم تێکسەوە تێبگەی کەواتە هەرچەنێ ئەگەر هاوردەکار یان بڵین وەبەرهێن هەرچەنێک کاڵاش بێنێ ئەگەر بێت و لە بەرامبەرە بەکاربەر نەبێ مستەهلیک نەبێ ناتوانێت کاڵەکانی خۆی ساکاتەوە کەواتە هەم مستەهلیک هەم بەکاربەریش و هەم وەبەرهێنیش تاوکەری یەکترین کەواتە ئەمە پێمان ئەڵێ بەڕاستی ئەتوانێت هاوڵاتی خۆی بۆ خۆی گوشار لەسەر هەموو هاوردەکارەکان دروستکە ئەو نرخانی کە بەڕاستی هەندێک جار ئیستیغلالی ئەو دۆخاکەن و کە ئەنوێ نرخەکەی بەرزکەنەوە بە جۆرێک لە جۆرەکان گوشار دروستکە بۆ پێی کە من بۆ نمونە ئەگەر ئەم بتڵە ئاوا کە ئێستا ئەگەر نرخەکەی 250 دینار بێ سمێنێ لە سەمیم کا بە 500 دینار معریفەوەم هەبێ بەڵێ کاکە من نایکڕم بەڕاستی ئامادەم ئەم ئەوە نەکڕم تا ئەو نرخەی وەک خۆی لێتەوە بەڕاستی بۆیە ئەمە وەکو بڵێ زانستێکی ئابوووریە ئێمە هەمیشە ئەمە ئەومان لەبیر نەچێ بەکاربەریش و هاوردەکاریش وەبەرهێنیش تاوکەری یەکترین هیچیان بەبێ یەک ناتوانێت ئێستا 100 دلار لای ئێمە بە 146 تا 47 ئەڕوات وانە لە تورکیا ئەم بەپێی بۆرسەی ڕۆژانە لە تورکیا و لە ئێران فەرقەکە لەگەڵ تومەن و لیرەیە حەواڵە کە لە ئێوە کرێ لە بازاڕی دراوەکەی سلێمانی و هەولێر و تر بازاڕەکانی شارستانی هەرێمی کوردستان پێت وایە نسبەیەکی ئەوەندە زۆری هات بێتە سەر کە بازرگانی ئێمەوا لێ بکات لە حەواڵەکەیە لە کاتی هاوردەکردنی شتومەک و کەلوپەلە خۆراکیەکانە پارێ زیاتری بخاتە سەر دیارە من پێما ئەمیژەی جارمەوە بۆ دوولایەن لایەنەکان ئەمێنێتەوە هەنی سەر وجدانی ئەو کەسانی کە بەڕاستی هاوردەکردنی کاڵا و کەلوپەلە خزمەت گوزاریەکەن بۆ هەم هەرێمی کوردستان و هەم بۆ عێراقیش ئایا نیسبەی بەرزبوونەوەی دۆلار لە بەرامبەر دینارە چەنە باشە لایەنیشی ئەگەڕێتەوە بۆی کە ئایا بەهای دراوی بڵێن ئێرانی یان بۆ بڵێن لیرەی تورکی بەرامبەر دۆلاری ئەمریکی چەنە بەڵام لە هینە لایەک و حکومەتی هەرێم ئەتوانێت لە ینی وەپێنی جێگیری ئەم نرخانە بکات بتوانێت هاوسەنگی بکات نێڵندا بەڕاستی احتیکار و یان با بڵێن ینی ئیستیغلالی ئەو دۆخە دروست بێت دیارە هەر بازرگانێک کە لە تورکیا یان لە ئێران یان با بڵێن لە هەر وڵاتێکی ترەوە کە کاڵا و کەلوپەل هێنێ بۆ هەرێمی کوردستان ئینڤۆیسی لەگەڵایە ئەم ئینڤۆیسانە نرخی هەموو کاڵا و کەلوپەلەکانی لەگەڵایە تامان ئەم ئینڤۆیسەکەیت تەمان لە ڕێگەی خەڵە گومرگەکانەوە لەسەر ئەساسی ئەوە بڵێن گومرگ لەسەر ئەو کاڵا و کەلوپەلانە وەرگیرێت بە ئەتواندرێ حکومەتی هەرێمی کوردستان لێرە چی بکە ئەو کاڵا و کەلوپەلانی کە پێشتر هاتووە نرخی ئەو ئینڤۆیسە کە بڵێن نرخی کاڵا و کەلوپەلەکانی لەسەر چەنە وەرە ئێستادا چەنە ئەتوانن لەسەر مقیاسی ئەوە نرخەکان بۆ کاڵەکان دیاری بکەن بۆ نمونە ئەگەر ئێمە هەر نمونی ئەم بتڵە ئەوە بینینەوە ئەگەر لەو پێش بۆ نمونە بە 250 دینار هێنابێتی باشە لە ئێستادا لە ئینڤۆیسەکان نرخەکەی چەنە و دوای ئەوە شیکاری بکە لە نێوان ئەو گۆڕانکاری کە لەلایەن دیناری عێراقی دۆلارە کراوە و ئەو گۆڕانکاری تمەنیان لیرەی تورکی کە لە بەرامبەر دۆلارەکراوە ئەتوانێت نرخەکەی جێگیرکە و نرخێکی دقیق لە بازارەکانە بۆیە ئەمە پەیوەندی بە لایەنی پەیوەندیدارەوە بە تایبەتی ینی قایمقامەتی شارەکان لە ڕێگەی ئەو لیژنانەوە کە چاودێری بازارەکانەکەن چونکە بەڕاستی ئەبێ بەرژەوەندی گشتی هەمیشە بخرێتە پێش بەرژەوەندی ینی شخصەکانە بۆیە ئەتوانێت لە ڕێگەی ئەم ئینڤۆیسانەوە چاودێری بازارەکان بکری ئەو نرخانی کە کاڵا و کەلوپەلە وەلای هاوڵاتیش معلوم بێت ناوە بۆ هاوڵاتیانیش بەڕاستی معلومە بێت چونکە ئەکسەرێتی بابەتە ضروریاتەکان چونکە ئەگەر ئێمە تایپەکانی ینی بڵێن خواز بۆ کاڵا و
کەلوپەل ئەکرێ بە سێ بەش و یەکان پێوترێت ضروریات، یەکان پێوتێ حاجیات، یەکان پێوترێت تەحسینات. ئەوەی کە ضروریاتە پەیوەندی بە ضروریاتەکانی حیات خواردەمەنی و ئەوانەیە دەکە ئینسان ئەنە ڕۆژانە پێداویستی پێێتی ئەنێ بێ بیکڕێ بەڕاستی. ئەمەش ئەکسەرێتی ئەو کۆمپانیانی کە هەنن ینی ئەتوانی بڵێن بە جۆری حەسریەن وەکالەتەکانی لای چەند کۆمپانیایەکی معەن و دیارن و هەموو کەس دەزانێت بۆی ئەتوانی حکوومەتی هەرێم لە ڕێگای دەستگای چاودێریەوە چاودێری ئەم ئینڤۆیسانە بکە ئەم کاڵاکەلوپەلانی کە لە دەرەوەی هەرێمەوەیەت لە ڕێگای ئەو ئینڤۆیسانەوە سەری ئەو نرخانە بکە کە لە وڵاتە ئەکرێ بە چەند ئەکرێەوە بەهای درای ئەو وڵاتە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی چەنە زائیدەن وە گۆڕانکاری دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە چەنە ئەتوانێت نرخەکەی جێگیر بکە و زائیدەن ئەو فائیدەی ئەو ڕۆبحی دەکە ئەکرێتە سەر هین 20 سەبت نرخەکەی دەرئەچێت و ئەو کاتە گرانیش لەسەر کاڵا و کەلوپەل بەو جۆرە دروست نابێت کە بەڕاستی بارگرانی لەسەر ژیانی خەڵک دروست بکات. زۆر باش کاک جەبار قسەی زیاتر لەسەرەکەین. بەڕێز دکتۆر ئیدریس سپاس بۆ ئامادە بوونت لە بەرنامەی ڕاهەند. بۆ چوونی بەڕێستان وەک مامۆستایەکی ئاینی وەکەوەی کە بەڕێز کاک جەبار لێرەشی کردەوە کەسێک کە سوود وەرگرێ لەو خواستە زۆرەی مسلمانانیان هاوڵاتیان ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و نرخەکە باتە سەرەوە لە ڕووی شەرعەوە ئەگەر بۆمان باسکەیت و ڕوونکەیتەوە تاوانی ئەو کەسە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد أمين وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. سپاس بۆ جەنابتان و بۆ میوانەکەتان و بە ئەو دەرفەتە بە تایبەتی بابەتێکی گرنگە بابەتی بەرزبوونەوەی سەعر و بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا کە بە خۆت دەزانی لەم مانگەدا زیاتر شتومەک زیاتر دەکڕێت بە تایبەتی خواردەمەنی و ئەم حاڵەتەش کە دروست بووە حاڵەتی بەرزبوونەوەی نرخی دۆلار هەموو کاریگەریان هەبووە بۆیە وەکو شەریعەت وەکو مەقاسیدی شەریعەتی ئیسلام یەکێک لە بنەما ئەساسیەکانی مەقاسیدی شەریعەت ئەوەیە ئاسانکاریە ئاسانکاری لە هەموو ڕووەکانەوە یعنی یەک ڕوونا بەڵکو لە هەموو ڕووەکانەوە بۆ هاوڵاتی بۆ تاک ئینجا ئەم تاکە مسلمان بە تایبەتی بە لە مانجی ڕەمەزان بە زیاتر خوای گەورە دەفەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوای پەروەردگار دەفەرمێ خوای پەروەردگار ئاسانکاری و دەستسوچی و ئاسانی و هەرزانی لە ئێوە دەوێ قورسایی لە ئێوە ناوێ ما جعل عليكم في الدين من حرج. خوای پەروەردگار لەو دینە عەظیمەیدا قورسایی و هیچ ناخۆشی و ئەزیەت و ئازارێکی بۆ دانەناوە. هەروەها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە زۆر لەو فەرمایشتانە کاتێک ولاتی ناردیە و هەر کاتێک ئەو بەرپرس و دەسەڵاتدارانەی ناردیە لە سەردەمی دەوڵەتی خۆیدا خەڵکی ئاگادار کردوتە بۆ نمونە معازی ناردیە بۆ منطقەی یەمەن لەوێ پێی گوتووە یەسیروا ولا تعسروا بەشیروا ولا تنەفروا کاتێک چویەوێ لەسەر خەڵک ئاسان کە و سووککە و چاوپۆشی بکە و بکە هەرزانی سەهل و سووک بە. هەروەها قاعیدەیەکی گشتیمان هەیە لە قاعیدەی شەرعی لە کاتی دەسەڵاتدار و حکوومەتدا ئەوەیە ئیذا ضاق الأمر اتسع. هەر کاتێک ئەگە دنیا بڵین قورسایی کەتە سەشانی دۆلار بەرز بەوە بازار گرانی تێکەوت لەم حاڵەتانە دەبێ بەڕاستی شەریعەت خۆی فراوان دەکا بازنەی گەورە دروست دەکات تاوەکو ئەو خەڵکە لەم بازنەدا بتوانی معیشەت بکە. چونکە ئەگەر دەوڵەتە ئەگەر موسساتە ئەگەر منەظەمەکانی مافی مرۆڤن ئەگەر وەزارەتی بازرگانیە ئەگەر وەزارەتی کشت و کاڵە ئەگەر ئەو وەزارەتانەی کە تایبەتن بەو بابەتە هەموو لە کۆتاییدا پەیوەستە بەوەی کە ژیانی هاوڵاتیان ئیدارە بکەن. هیچ شتێک لە دەوڵەتداری و لە تاکدا ئەوە نییە تۆ ئیستیغلال بکەیت. بۆیە هەموو ئوسولیەکان دەفەرمونون قاعیدەی ئەساسی ئەوەیە کە مەصالیح و بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی تاکەکانە. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ چارەسەرکردنی حاڵەتێکی ئاوادا کە بازار هەربستێ کە دۆلار هەربستێ و خەڵک لە فەقیری دابێ لە بێموچەیی دابێ لەم حاڵەتێک کە ئێستا چەند مانگ موچە وەرنەگیراوە یاخۆدەوتە لێبڕینی لێکراوە یاخۆت بێ ئیش و بێکاری ڕووی داوە. لەم حاڵەتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی لە بازرگانەکان کردووە فەرموویتی التاجر الصدوق بەڕاستی پیاوێکی بازرگانی ڕاستگۆ پیاوێکی بازرگانی ڕاستگۆ ئەمین دەستپاک و ئەمین ئەوە مع النبيين والصديقين والشهداء وحسن أولئك رفيقا. ئەو بازرگانەی کە لەگەڵ خەڵک باشە ڕاستگۆیە ئەمینە لە بازار ئیستیغلال ناکە قورقکاری ناکە و دەست بەسەر کاڵا و شتومەک داناگرێ ئەوە لەگەڵ پێغەمبەرانە لە ڕۆژی دوایی.
هەروەها لەگەڵ سدیقانە وەکو ئەبوو بەکری سدیق، هەروەها لەگەڵ پیاوچاکان و ساڵحانە و ئەوانە باشترین ڕەفیقن لە بەهەشت. جگە لەوەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قاعیدەیەکی بۆ داناوین، فەرمووی ڕەحم الله رجلا، ڕەحمەتی خوا لەو پیاوەی بین، جا ئەو پیاوە بازرگانە یا دوکاندارە یا مارکێتی هەیە یا تیمارتی هەیە یا دەچی کەلوپەل لە دەرەوەی وڵات دەینی بۆ ئەتاکەکان، ڕەحمەتی خوا لەو کەسەی سەمحەن ئیذا باع، چاوپۆشی بکە، دەستی سوکە، ئاسانی بکە، سعری بینتە خوارێ لە کاتی فرۆشتن، و ئیدە اشتەڕە لە کاتی کڕین، و ئیدە اقتەضا لە کاتی قەضاوەت. ئەوە لۆچیە هەموو بۆ ڕێخستنی کاروباری خەڵکە لە ناو بازار، ڕێخستنی کاروباری کەلوپە لە ناو بازار. و بە تایبەتیش ئەگەر بازار سعرەکەی هەستا و خەڵک نەبوون بوو، خەڵک نەدار بوو، خەڵک بێ دەرامەت بوو، ئەوە ئەو کاتە بەڕاستی بازرگان دەوری زیاتر دەبینی، بەڵام لە پێشی بازرگان حکوومەت و هەروەها هاوڵاتی لە سەردەمی دەوڵەتداری ئیسلامی کە عومەری کوڕی خەتاب بوو، ئەم حاڵەتەی ئێستا ڕوویدا، خەڵک تووشی برسیەتی بوو، ئەشیا لە بازار گران بوو، چوونە لای ئیمامی عومەر وەکو ڕئیسی دەوڵەت پێیان گوت ئێمە چ بکەین، بازار گران بووە. حەزرەتی عومەر ڕێی ئەوەل جار بە خەڵکەکەی نیشاندا، فەرمووی ئێوە بازار بین نەخوارێ. فەرمویان چۆن بازار بە ئێمە دێتە خوارێ؟ فەرمووی ئەنگۆ بڕۆن ئەو کەلوپەل و کاڵایانەی کە زەڕور نین، واتە لە کەمالیاتن، لە ضەروریات نینە مەیکڕن، فترەچێ دەستی لێ بگرنەوە، بە تەبیعەت ئەو سارە دێتە خوارێ. بۆیە ئەم حاڵەتە سێکوچکێ، بەشێکیان بەرپرسایەتی حکوومەتە کە لە بازاری خۆی بینتە خوارێ، لە گومرجی خۆی بینتە خوارێ، لە ئەو هەموو گومرگە زەبەلاحەی کە لە سنوورەکان وەری دەگری لە خەڵکو و لە بازرگانان، ئەوەی بینتە خوارێ. بۆیە من ڕووم لە جەنابتانە کە وەکو ئیعلام حەقی خۆی بوو، بەرپرسێکی حکومی ئێستا بەشدار بووایە، بە تایبەتی لە حاڵەتێکی ئاوەدە چیان بۆ خەڵک کردووە. دووەم بەڕاستی ئامۆژگاری ئاینی بۆ پێویستە مامۆستایانی ئاینی لەسەر ئەم بابەتە بێنە دەنگ کە خەڵکی ئاگادارکەنەوە و بازرگانان ئاگادارکەنەوە کە لەم مانگی ڕەمەزان و دوای مانگی ڕەمەزانیش کە خەڵک تووشی کەم دەرامەتی بووە، دەستیان سوکەن. سێمیان بەڕاستی ئەو کەسەی کە کاڵاکە دەکڕێ، واتە ثەقافە و ڕۆشنبیری صرف بڵاو بکرێتەوە بۆ ئەویش هەوڵ بدا کەم بکڕی و نەزانی ئەو ئاخر ڕۆژێتی لە حیات تاوەکو هاوسەنجی لە بەرزبوونەوەی نرخ ڕابژیرێ. بەڵێ مامۆستا بەڕێز دکتۆرە گەڕم وڵات مامۆستا نەبەرد ئەو عەرز و تەڵەبەی لەسەر کەلوپەل و مادە خۆراکەکان بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا خەڵک زۆر تەرکیزی ئەچێتە سەر خواردن، ئەمە تا چەند هۆکارێکە و پێت وایە لە ڕووی دارەوەی ئابووریە و ئەم بەرزکردنەوەی نرخە تا چەند کاریگەریە بێ لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان کە ئێمە لە ماوەی ڕابردوو لەگەڵ بەڕێست و ئابووری ناسەکانی تر چەندی جار گفتوگۆمان کردووە لەسەر خراپی دۆخی دارایی هاوڵاتیان. سەرتا شەوتان باش، شەوی ئێوە بینەرانیشتاوە مانگی پیرۆزی ڕەمەزان لەو مەسڵمان پیرۆز بێ. طبعا کاکزانە سەبارەت بە تایتڵی بەرنامەکەی بەڕێزت کە گرانگینی لە بازاڕە، بەر لە هەموو شتێک بەر لە مانگی ڕەمەزان گرانێک لە سەرجەم ناوچەکانی عێراقا دروست بوو بە هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکی کە بە ڕێژەیەکی بەرچاوی بازرگانەکان پشت بە هاوردەکردنی مەوادە بەستن بۆ حکوومەتی عێراقی بۆ هەرێمی کوردستان و ئەو مەوادانەش کە ئەکڕێت زیاتر بە عوملەی ئەجنەبیە واتە دراوی بیانیەوە بە دەرەجەیەکیش بە دۆلاری ئەمریکیە. ئەمە ڕوو بە هۆکارێک بۆ ئەوەی کە بازرگانەکان و بە تایبەتی بۆ نمونەوانەی کە لە ناو بازاڕن موادەکانی هەوڵاتیان دابینەکەن بیقۆزنەوە بۆ ئەوەی کە ڕێژەیەکی دیاریکراویان ڕێژەیەکی نادیاریکراوی شمەکانی خۆیان گران بکەن بەرامبەر بە هاوڵاتیان. دواتریش مانگی ڕەمەزان، مانگی پیرۆزی ڕەمەزان هۆکارێکە بۆ ئەوەی کە خواستە سەر شمەکەکان زیاتر بێ و کاتێکی شم هاوکێشەیەکی ئابووریە کە کاتێک بۆ نمونە خواست زیادە بێ ئەو دەمە بۆ نمونە خستنە ڕوو کەمە بێتەوە بە ئامانجی ئەوەی کە گران بکرێ. بەڵام بە بەتەسەرگەکە لێرە ئەوەیە بە حکمی ئەوەی یەکەم کە حکومەت بە شێوازێکی چڕ و بۆ نمونە بەهێزتر نەیتوانێت کۆنتترۆلی بازار بکە، ئەوەشی لە هەرێمی کوردستان و عێراقیش هەیە بازاڕی ئازادێکی شێواوە دوور لە چاودێری حکوومەتە بە شێوازێکی ورد و بۆ نمونە جددی دەرەنجام وای لێ دێت کە کاتێکە بۆ نمونە ئەم خستنە ڕوانە کەمەکرێتەوە نرخانی گرانەکرێت و هاوڵاتیش خواستی زۆترە بێت بە دەرەجەیەک ئۆتۆماتیکیان ئەو شمەکانە ڕوو لە گرانیەکەن. بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە ئێمە هەمیشە خاڵی یەکەم بۆ نمونە مەشاکلەکانە خەینە ڕوو و خاڵی دومیش بۆ نمونە پێویستەکە چارەسەرەکان بخەینە ڕوو. من هەمیشە لە زۆر بەرنامەشەوە لەگەڵ جەنابتە باسم لەوە کردووە کە بۆ هاوڵاتیان
لە هەر کوێی دنیا بن سەقافەتی دارایی سەقافەتی ئابووری زۆر گرنگە واتە بۆ نمونە من پێم سێرە بۆ هاوڵاتیەک بۆ ڕۆژی یەکەمی ڕەمەزان ئەڕوا پێداویستیەکانی بۆ نمونە ئەو ڕۆژەیەک یعنی زۆر ئاساییە تۆ بۆ هەفتەیەک پێش ڕەمەزان هەفتەیەک پێش جەژن هەفتەیەک پێش مناسەباتەکان پێداویستەکانی خۆت بکڕیت یەک لەبەرەوەی کە لۆدێکی زۆرتر لە ناو بازاڕ و ناوجادە و ڕێگاوبانەکان دروست نەکرێت دوو لەبەرەوەی کە نەبێتەوە کارێک بۆی کە بازرگانەکان نرخەکانی خۆیان گرانتر بکەن و خاڵێکی تریش خاڵی دومیانەوەتانەیە کە پێویستە لەم کاتانە بەڕاستی حکومت بە ڕۆڵی خۆی هەست بێت بۆ نمونە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو موادانەی کە گران بوون بێ بۆ منە جیا بکرێتەوە لەگەڵ ئەو موادانەی کە بۆ منە پێویست ناکە گران بکرێ بەڕێستانەوە میوانە بەڕێزەکانتان باسییان لە وڵاتی تورکیا وڵاتی ئێران کرد بەڕاستی دابەزاندنی بەهای دراوی وڵاتی تورکیا وڵاتی ئێران جیاوازە لە دابەزاندنی بەهای دراوی دیناری عێراقی بۆ چونکە ئێران و تورکیا بە شێوەیەکی زۆر بەرچاو پشت بەرهەمی ناوخۆ بەستن هەرچەندە بۆ نمونە وەزیری دارایی حکومەتی عێراقی ئاماژەی بەوە کرد کە مەهام و گرنگی بۆ نمونە بەرزکردنەوەی ئاسی بۆ نمونە دراوی ئەمریکی و دابەزاندنی بەهای دیناری عێراقی بە ئەمان جێوە بۆ کە بەرهەمی ناوخۆ زیاد بکرێتەوە کەمتر بۆ نمونە مواد هاوردە بکرێتەوە فرسی عملیش بڕەخسیێنی هەرچەندە ئەم پلانە پێویستی بە ماوە درێژیەیە بەڵام سەرنجام وای لێ هاتەم پلانەوەی لێ کرد کە بۆ نمونە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانیش باجەکەی بن لە ڕێگەی بەرزکردنەوەی نرخی بۆ مەشمەکانەوە بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە بەشێکی زۆری ئەو موادانەی کە لە ئێستاشدا بۆ ئەم ڕۆژ من بڕام وایە بۆ چەندین مانگیش تریش کە ئەخرێتە بۆ نمونە بازاڕ و هاوڵاتیان بۆ پێداویستەکانی خۆیان پڕاکەنەوە بەشێک لەو موادانە لە سەردەمی دۆلاری 180 و 190 و 120 و 21 کڕێنراوە مەخازنەکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە هەمیشە پڕ لە چەند بەرنامەی ڕابردووە لەگەڵ جەناب تابا ئەو دوو بەڕێزەی کە بەشدار بوونەیەکیان کە بەرپرسی هاوردە هۆناردەکردنی هەرێمی کوردستان بۆ ئاماژەی بەوە کرد مەخازنەکانی هەرێمی کوردستان بۆ چەندین مانگەوەندە موادیان هەیە کە بتوانن پێداویستەکانی هاوڵاتیان پڕ بکەنەوە لە سەردەمی کەرەنتینە کەوا بوو ئەو شمەکانی کە لە ئێستادا بە نرخێکی گرانە فرۆشیێتەوە تەنها دوو هۆکارە کە ئاماژەمان پێی کرد یەکەم بۆەوەی کە ساوڵاتیان سەقافەتی مالیان نییە و خواستێکی زۆری بۆ نمونە موادیان هەیە و دووەمیش دوور لە چاوی حکومەت و لیژنەکانەوەی بۆی وای لە دێکە بۆ نرخی و شمەکانە بەرز بێتەوە بۆیە بەڕای من پێویستە هاوڵاتیان بۆ نمونە ئەو لۆدە زۆرە نەخەنە سەر بازاڕەکان و نەیخەنە سەر بۆ نمونە هاوڵاتیەکانی تر بۆ بێتەوە کارێک بۆەوەی کە نرخی شمەکان بەرز بێتەوە پێویستیشە حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی حکومەتە بۆ نمونە لۆکاڵی و ناوخۆیەکان بۆ نمونە ئەنجومەنی پارێزگامانەیە کۆمەڵێک لیجانمانەیە لیژنە هاوبەشەکانی قایم محەممەدی پارێزگای سلێمانی کاری زۆر باشیان کردووە ئەشتوان بۆ نمونە لیجانەکانیان فراوانترکن بۆی بتوانن زۆرترین چاودێری بۆ نمونە بازرگانەکان و خاوەن مۆڵ و مارکێتەکان بکەن بۆی کە ئەو نرخانە زیاتر لەسەر هاوڵاتیان بارگران نەبێ بۆ چونکە هاوڵاتیان لە ئێستادا لە بارێکی خراپی دارایی ئاژێن بە حکمی ئەو لێبڕینی موچەوە دوو ئاکەوتنی موچەوە هەرچەندە جێبەجێکردنی پرۆژه یاسایی بودجەی 2021 ڕەنگە بۆ نمونە ئاهێک بێ بۆەوەی کە دەواازەیەک بیان دەرچەیەک بێ بۆی کە هاوڵاتیان دیسانەوە بتوان ببژێن لە ڕووی دارایەوە هەرچەندە بۆ نمونە ئەم جێبەجێکردنی مەشروعی موازنەش دیسانەوە کۆمەڵێک سێکتەری تری هەرچەندە بژاندەوە ئەوەندەی ترە گرانی دروست کردووە بە حکمیەوەی کە بازرگانەکان و خاوەنکارەکان وازان کە موازنەی عێراق جێبەجێکرا دیسانەوە جوڵەیەکی زۆرترەکەوێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە بۆیە نرخەکان دیسانەوە لە هەموو ڕەنگەکانەوە بەرەو بەرزبوونەوە ڕوون سەرنجام هاوڵاتیان باجەکەیەن بەڵێ مامۆستانە بەر ئەگەڕەمەولات کاک جەبار ینی ئەبینین لە بازاڕی دراوی هەرێمی کوردستانە بەرزی و نزمێکی زۆر خێرا هەیە ئەبینی لە 1000 دینار 1500 دینارە چێت سەرەوە و هاوشان لەگەڵ ئەمەیە بازاڕی خۆراک و شتومەشی جەچێتە سەرەوە ینی ئەو ڕۆژێک کە دوو ڕۆژ پێش ستا سێ ڕۆژ پێش بوو نزیک بۆ لە 150 نرخی شتومەک و خۆراکیش بە خێرایی زیاد بوو ینی ئەمە چۆن ئەتوانرێ بووە سێندرێ و هۆکاری ئەم بەرز و نزمیانە چیە دیارە تۆ ئەگەر سەری ینی سیاسەتی خستنە ڕووی دۆلار ینی درای بیانی لە هەر وڵاتەکە بکە ینی ئەکرێ بە سێ باشەوە ینی بەشێکان وەک بڵێ فیکسە جێگیرە و بەشێکیشان بڵین ینی فریە وەکو بڵین دۆلاری ئەمریکی و یۆرۆی ئەوروپی پاون و ئەم زۆرشتانەوە بەشێکی تریشانەوە کە بڵین تێکەڵەوە کۆمیکە یاسا لە عێراق گوزێر ئێستا بڵین سیاسەتی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە جێگیرە بە 146,000 دینار دۆلار ئەخاتە ڕوو و پێویستە گاپێکی کەم لە نێوان نرخی فەرمی و نافەرمیە هەبێت تەمان لەو ڕۆژانەی ڕابردووە کە بەڕاستی ناجێگیریەکی زۆر لە بازارەکانە دروست بوو و بەهای دۆلاری ئەمریکی بە گاپێکی گەورە بەرز و نزمی ئەکرد و تا نیسبەتێکی یەکجار بەرچاو بەرز بووە ئەوە ئەنی سێ هۆکاری
هۆکاری سەرێکی بووی هۆکارە سەرێکیەکەش ئەوە بوو یەکیانەوە بکە بەڕاستی ئەو بازرگانانی کەوەکو ئەو بەڕێزە ئاماژەی پێدا ئەکسەرێتی ئەو بازرگانانی کە پێشتر کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاریان هێنا بۆ هەرێم کوردستان و هەم بۆ عێراقیش دینارەکانیان بڵێن هێشتبەوە چاوەڕوانی ئەوانە کرد کە جارێکتر گۆڕانکاری لە بەهای دینار و دۆلارە بکرێت و یان تۆقعات و ئەکسپێکتیشنیان وا بووکە جارێکتر گۆڕانکاری بکرێتەوە بەڵام دوایەوەی کە پرۆژە یاسای موازنەی عێراق تەزیق کرا و تێپەڕیکرا و دڵنیان لای خەڵک دروست بوو بە قەبارێکی گەورە ئەم دینارانە ڕووی کردە بازاڕەکان و ئەمە وای کرد کە بەڕاستی خۆی شڕایی لەسەر دۆلاری ئەمریکی بە نیسبەیەکی یەجگار بە چاوای کرد کە بەهای دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانە زۆر بەرزکاتەوە لەو کاتەشە هەر بانکی ناوەندی خستنەڕووی دۆلاری زۆر کەم کردبەوە بە نیسبەیەکی یەکجار بەرچاو ینی ڕۆژانە 10 میلیۆن تا 15 میلیۆن ماکسیمەم تا 20 میلیۆن 25 میلیۆن دلاری خسەر و ئەمەش خواست و پێداویستاتی بازاڕەکانی پڕ ناکردەوە ئەمەش وای کرد کە ینی یەکێکتر لە هۆکارەکانەوە بوو کە ینی دۆلاری ئەمریکی بەرزکردەوە دیارە ئەم بەرز و ناجێگری کە لە بازاڕەکانە دروست بوو کاریگەری لەسەر کاڵا و کەلوپەلیش بەڕاستی دروست کرد ینی وەکو بەڕێزانش هەر ئەمەژیان پێیا بە حەقەت ئەو ژەگەڕێتەوە بۆ یەکێکان لایەنی معریفەی خەڵک کە بەڕاستی ینی 2000 دیناریان 1500 دینار بۆ بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی پێویست نییە بەڕاستی کاریگەریی ئەوتۆ لەسەر گرانبوونی کاڵا و کەلوپەل بە حەقەت دروست بکات باشە ئەوەش پێویستی بە معریفەیەکی داراییە کە هاوڵاتیان چاودێری ئەو بکەن ئایا نیسبەی بەرزبوونەوەی دۆلار لە بەرامبەر دینارە چەنە ئێمە وەکو هەرێم وەکو عێراق وڵاتێکی هاوردەکارین زیاتر ئەو کاڵ و کەلوپەلانی کە بانێ بە دۆلاری ئەمریکیەوە بەشێکی شوانی کە پەیوەندی بە ضروریاتی حیات و بابەتی خواردەمەنیەوەیە بە لیرەی تورکیان بە تمەنی ئێرانی ئەکرێ بۆیە خاڵی یەکەمیان پەیوەندی بە ئاسی معریفە و هۆشیاری خەڵکەوەیە کە چۆن بڵێن چاودێری بازاڕەکان بکەن ئایا ئاسی بەرزبوونی ئەو کاڵەوشمەکە چییە و یەکێکتر لەوانش کە بەڕاستی کە ئێستا ئەتوانێت هاوڵاتیان ڕوبەڕووی بێت و ئێمە تایپەکانی خواستم بۆ کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاری ئەکرێ بە سێ بەشەوەیەکان ضروریاتەکان حاجیاتەکان تەحسینات یان تەجمیلات ئەتوانرێت بەڕاستی هاوڵاتیان لە ئێستا دەلەو کاتانەی کە کاڵا و کەلوپەل گرانە بێت پێویستە ئەو کاڵانی کە ضروریاتی حیات نین هەندێک جار دەستی لێ بگرنەوە چونکە بەڕاستی وەکو هەر سەرەتاش ئاماژەم پێە ینی لە نێوان بەکاربەر و لە نێوان هاوردەکار و بەرهێنا تاوکەری یەکترین ئەگەر بەکاربەر نەبێ هاوردەکار هەرچەنە کاڵا و کەلوپەلیش بێنێ بەڕاستی چۆن ساغی کاتەوە ئەگەر بەکاربەر نەبێگەر مستەهلیک نەبێەوە بە هەمان شێوە هەر بۆ وەبەرهێنیش ڕاستە بۆیە ئەتوانێت لە ئێستادا هاوڵاتیان بەڕاستی یعنی ئەو کاڵانی کە ضروریاتی حیات نین ئەتوانن تا ئاستێک دەسی لێ بگرنەوە ئەو زیان مەصرفێنەکەن تا ئەو کاتی کە نرخەکان بەڕاستی ئەو سەنگە بەڵێ یعنی ئێستا بۆ ئەو بەرنامەی ئێمە جگەلەوەی پامێک بێ بۆ بازرگان و بۆ حکوومەت بۆ هاوڵاتیش بێت مەسەلەن هۆشیارەیەکی گشتی هەبێت لەوەی کە خەڵک لەو حاڵاتانێت تەنها پێداویستە تایبەت ینی پێویست زۆر ضرورەکان بکرێت ینی هەر ئەنی بەڕاستی پێویست ینی ئەکرا بەڕاستی 10 ڕۆژ پێش ڕەمەزان ئەو بابەتانی دەکە ضروریاتن بۆ شەپۆلی جەژن دێت ئەنجاوە شەپۆلی جەژنی ئێمە بەڕاستی من ئەوەندەی کە تێبینیم کرد بە ئەوەی دراسی دۆخەکەم کرد بەڕاستی خەڵکانی ئێمە لەو کاتانەیە کە ئیتر نزیکی ینی دۆخێک بێتەوە ئیتر لەو کاتایە وەکو بڵێ خواز لەسەر کاڵا و کەلوپەل زۆرە بێ ینی تۆ سەریکە ئێمە هەمومان ئەزانی مانگە پێش ڕەمەزان ئەتوانرا هاوڵاتیان ئەو کاڵا و کەلوپەلانی دەکە پێویستیان بوو بیکڕن بەڕاستی نەگەوەی کە لە سەرەتای مانگە ڕەمەزانە خواستێکی زۆر لە سەر کاڵا و کەلوپەل دروست بووە بەڕاستی نرخەکەی بە ڕێژێکی یەکجار بەرچاو بەرزکاتەوە تەمەن ئەمەش ئەمە ینی وەک بڵێ زانستێکی ئابووری هەر شتێکە بەڕاستی خواسی لەسەر دروست بوو ئیتردا بە تەدریجی باشە ئێمە حقیقەتێک بێ کە ورد ڕوونیکەینەوە ئەوەیە ئەم یاریکردنی نرخی دۆلارە پێویست بەوەکە نرخیشتومە مادە خۆراکەکان زیاد خۆی لە ڕاستیە پێویست ناکات ینی ئەگەر ڕۆژانە تەمانەمە هەر ئەگەر تۆ سەری فۆرەکسەکانی جیانکەی سەری بۆرسەی جیانکەی ڕۆژانە بەگاپێک هەموو دراوەکان بەرزونزمەکە ئەوش پەیوەندی بەخواست و خستنەڕۆیانی بە نیسبەتێکی کەم بەرزونزمەکە ئەگەر ڕۆژانە 100 دلاری ئەمریکی 500 دیناریش بەرزونزمکە بەڕاستی پێویست نیە کاریگەری لەسەر بازاڕەکان دروستکات چونکە تۆ 100 دلار واتە بانی لە بەرامبەر 146,000 دینار 500 دینار بەرزونزمەکات باش ئێتۆرە کاڵایەک وەرەوردی کەرەوە بۆ کاڵایەک ئەگەر نرخەکەی 2000 دینار بیان 3000 دینار ئەبێ کاریگەرەکەی چی بێ بۆیە تو ئەگەر ئێمە چاودێری ینی ڕقابەیەکی باش لە لێگە هینە لە ڕێگای لیژنەی قایمقامێتی سلێمانی و هەموو پارێزگاکانی تریشە بەڕاستی چاودێری بازاڕەکان بکرێ بەڕاستی پێویست نییە ئەگەر ڕۆژانە دۆلاری ئەمریکی بە نیسبەیەکی کەم ڕۆژانە 500 دینار تا 1000 دیناریش بەرزونزمکە بەڕاستی پێویست نییە ئەمە ینی کاریگەری لەسەر گرانبوونی بەمانایەکی تر پرسیار بکەم کاک جەباریانی دۆشاوی تەماتە و برنج و زەیت و ئەو کەلوپەلە خۆراکیانەی کە لە ژیانی ڕۆژانەمە بەکارێنین ڕەبتە بە بۆرسی عالەمیەوە یان بە بۆرسەی دۆلارەوە کە ئاوا لەگەڵ یەکتر یاری بکە وەڵاهی من پێم وانە بەڕاستی زۆر کاریگەری هەبێت چونکە ئێستا ئێمە دۆشا و بابەتە خواردەمەنەکان ئەکسەرێتی لە تورکیا و ئێرانەوە بۆمانێت باشە هەڵبەت کەمە قسەکەم کرد ئەو ساباسی بەڵێ بەشێکی لێرانی و ئەکسەرێتی ئەم کاڵە قەبارە بچووکانش بە تمەنی ئێرانیە کرێت دیارەکە مەقسەم لەسەرەوە کردوتم بەهای لیرەی تورکیان تمەنی ئێرانی لە بەرامبەر دۆلار و دراوەکانی ترا دابەزیوە مەبەستم ئابووری وڵاتە خۆی نییە مەبەستم ئێمە وەکو هاوردەکارێک وەکو هەرێمێکی هاوردەکاریان وەکو عێراق ینی کە هاوردەکاری کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاری ئەو وڵاتانەی باشە ئەمە پەیوەندی بەڕاستی یەکەم بە بەهای دۆلارەکەمان نیسبەی چەند بەرزێبێتەوە دووەم پەیوەندی بە بەهای دراوی ئەو وڵاتەشەوە لە بەرامبەر
دلار چەند بەرز و نزمەکات چونکە ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ کارتۆنی دۆشاو لێران بە چەند هزار تمەنێک بکڕی ئەو چەند هزار تمەنی کە پێشووتر ئەگەر لەوە پێش بۆ نمونە 2200 من مقابلی دلار بێت بەڵام لە ئێسادا 2500 من مقابلی ینی دلارێکە کەواتە ئەبێ بەنیسبەی ئەودا ئەی تاوانە بێ ینی هەرزان بێ ئەمەش کاریگەر دروستکە بۆیە من جارێکە ئەجارمەوەی لەم کاتا پێویستە حکوومەتی هەرێم لایانی چاودێری لیژنەکانی قایم قامێت بەڕاستی چاودێری بازارەکان بکەن وە لە ڕێگای گومرکەوە بە تایبەتی ئەمەی کە زۆر گرنگە ینی بەڕاستی ینی لیژنێکی بۆ پێک بێنن چاودێری ئەم نرخانە بکەن لە ڕێگەی ئەو ئینڤۆیسانەوە تامان هەر کۆنتەنێرێک هەر کاڵایەک هەر کەلوپەلێکە لە وڵاتانەوە دێت ئینڤۆیسی لەگەڵای وەستی هێنانەکەی لەگەڵای ئایا نرخی ئەو کاڵایە بەتمەنی ئێرانی چەنە بە لیرەی تورکی چەنە بە ڕێمەبی سینی چەنیان بە دۆلاری ئەمریکی چەنە و ئەو تاکسە چییە و ئەو تاکسە چەنە ئەچێتە سەری و ڕسومی گومرکی چەنە و زائیدان ڕوبحەکەشی چەنە ئەتواندرێ وەکو سامپڵێک پێش گۆڕانکاری لە بەهای دیناری عراقی وەربگیرێ و لە ئێساش وەربگیرێ نرخەکەی دیاری ئەکرێت و هەم بازرگانەکان و مستەسمیرەکان و بزنسمانەکان هەم بە جۆرێک لە زۆرەکان مستەفید دەبن و هەم گرانبوونیش زۆر لەسەر کاڵاو کەلبەر و خزمەتگوزاری دروست نابێ بەڕاستی زۆر باش کاک جەبار مامۆستا ئێوە مامۆستای ئاینین خەڵکێکی زۆر ئەبینن ڕۆژانەوە ئەمڕۆ ڕۆژی وتاری هەینی بووە ئەکید خەڵکێکی زۆر ڕوتان تێکات مەسەلەن بارودۆخ و ژیان و گوزەرانی هاوڵاتیان چۆن ئەلبەت ئێمە ئەزانین بەڵام ئەوەی کە دێتە لای ئێوە داوای هاوکاری ئەکا داوای ئەوەکە بانگەوازیان بۆ بکەن پاڵپشتیان بکەن بۆ ئەوەی ئەمە ببێتە دەرسێک کە کەسێک ئەگەر بازرگانێکی بچکۆلەشە مەسەلەن وانەکە خۆی ببەستێتەوە بە نرخی دۆلارەوە و شتومەک لەسەر هاوڵاتیی هەژار و قوڕ بەسەر گران کات. والله بێگومان طبعا لاد معلومە منطقەکان بە تایبەتی دەوروبەری شارەکان زیاتر خەڵکی فەقیر و هەژاری لێیە ئەو دوو میوانە بەڕێزت خاڵ و بڵێ نقاتی زۆر گرنجیان لەبارەی هاوسەنجی ئەو بڵین هەڵاوسانە باس کرد بەڵام شتێک هەیە کە پێم وایە دەبێت زۆر تەرکیزی لەسەر بکەی بە هەموو لایەکان ئەو جە دەتوان ئەو هاوسەنجە ڕاگرین بۆەوەی مامۆستای ئاینیش دەوری خۆی ببینی مزگەوتەکانیش دەوری خۆی ببین و ئەو ملەتەش لەم هەموو نەفت و سەرواتە زۆرە خەریکی کۆکردنەوەی کۆمەکی فەقیرانە و هەژارانە نەبی ئەوش ئەوەیە یەک قاعیدەی قورئانی دەبێت جێبەجێ بکەین ئەوش ئەوەیە قورئان زیاتر لە 100 یاسای تێدایە هەمووی پێی دەڵێن یاسای ئابووری لە یاسای ئابووری تاکەوە بگرە تا دەگاتە کۆمەلگا کا دەگاتە دەوڵەت ئەو خەزێنە گەورەی کە هەیەی یەک قاعیدەمان هەیە ئەو قاعیدە هەموو ئەو کێشانەمان بۆ دەپارێزی کە ئەو دوو مامۆستا بەڕێزە ئاماژەیان پێکرد بەڵام تەرکیزیان زیاتر لەسەر ئەوە نەبوو ئەوش ئەوەیە قورئان دەفەرمێ ولا تأكلوا أموال الناس بالباطل وتدلوا بها إلى الحكام ئاگادار بن ماڵی کەنجێ هەڵاوسان دروست دەبی ئەو کاتە هەڵاوسان دروست دەبی کە دەسەڵاتدار بوون بە بازرگان کێشەی گەورەی عێراق ئەم هەموو سەروەتە زۆرەی کە لە عێراق هەیە گرفتەکەی ئەوە بوو کە ئەوان لە وەزارەتی داراییویان لە هەندێ بەرپرسە باڵاکانی ئەو حکوومەتە تەلاعوب بە بڵین پارە و دۆلاریان کرد تاوەکو ئەو حاڵەتیان لێ هات بەشێکی زۆر لەو بەرپرسانەی باڵای عێراقم بینێ دەڵێ پێشتر ئەوان ئاگاداری ئەوە بووینە و پارەیان زۆر کڕیە پارەیان زۆر خەزم کردو بۆ ئەوەی سوود ببینن کەواتە بەشێکی زۆر لە عێراق بازرگانی دەکەن و سیاسەت مەدارن بە هەمان شێوە لە کوردستانیش ئەو برا بەڕێزانە تەرکیزیان لەسەر تورکیا و لەسەر ئێرانە بەڵام تەرکیزەکەمان بابینە سەر ئەوەی بەشی هەرە زۆری بازرگانەکان لە کوردستان بەرپرسەکانمانن اینجا بەرپرس ڕەحممان پێناکە چونکە لاتان معلومە ئەوە بۆ ماوەی 20 ساڵە ئێمە دەسەڵاتدارمان هەیە دەسەڵاتدارین و ئیقلیمێکمان هەیە ئەو ئیقلیمە لەسەر بەحری نەوتە لەسەر وڵاتێکە کە هەر هەمووی خەزێنەیە هیچ وڵاتێک لە شەرق الئەوسەط بە ئەندازەی ئێمە داهاتی نییە یەک گرفتی گەورەمان هەیە ئەویش ئەوەیە بەرپرسەکان بوون بە بازرگان هەتاوەکو ئەو بەرپرسانە دوور نەخرێنەوە لە بازرگانی حاڵی سنوورەکان حاڵی گرانی بازار حاڵی فەقیری ئەو خەڵکە چارەسەر نابێ و ئیلا ئێمە وەکو خۆمان ئێمە لەو مانجە ڕەمەزانە زیاتر لە 11 تەن مەوادمان تەوزیع کردووە بەڵام تۆ وەرە لە هەولێر ئەگەر حساب بکەین بڕۆ منطقەی مامزاوە و نازماوە تا ئێستا دەچینە هەندێک ماڵ والله ئاردی نییە ئارد بیکا بەنان ئەو جارە کەمێکی دوورتر بڕۆی بەڵام دیارە لە وڵاتی ئێمە بە وەستەی ئەوەی دەسەڵاتدارەکان بوون بە بازرگان طەبەقات دروست بووە طبقەیەکمان هەیە ئەوە لە طبقەی مەسئولین و دەسەڵاتداران چوونە ئاسمان لەگەر پارە و لەگەڵ سەروەت طبقەیەکمان هەیە ناوەڕاستە طبقەیەکمان هەیە کە ئەمڕۆ وەزعی زۆر خراپە پێم خۆشە تەرکیزی لەسەر بکەین ئێمە کە لە ناو خەڵکین طبقەی موەزەف واتە کە فەرمانبەر
فەرمانبەر وەکو هێتیم نییە، وەکو فەقیر نییە خەڵک بیناسی پێی وایە چونکە ڕاتبی هەیە کەس هاوکاری ناکە. وەڵڵا فەرمانبەر هەیە هاتووە لە ترسی دوکانەکەی سەری کۆڵانیان نەیوێرایە بەوێ دابڕوە چونکە ئەوەندەی قەرز کردو بۆی نەدراوەتەوە بە تایبەتی مامۆستایانی قوتابخانە. لە کاتێکدا ئێمە هەمومان بە دەسەڵاتدارەوە بە وەزیرەوە بە پەرلەمانەوە بە حکوومەتەوە قەرزداری مامۆستای قوتابخانەکانین. بەڵام ئێستا خراپترین حاڵەت من وەکو مامۆستایەکی ئاینی ئاگادارم خراپترین حاڵەت کە تێیدابی مامۆستای قوتابخانەکانە. لە پاشی ئەوان فەرمانبەران حتا لە هێتیم باشترن. بۆ چونکە هەر ماڵە هێتیمەک ئەوەندە ئێمە دراسەمان کردێت 2 معاش و 3 معاش و 4 معاشی بۆ پەیدا دەبێت و خەڵک دەزانی ئەوانە بێ باوکن و هاوکاریان دەکەن. بەس کەس نییە دەستی فەرمانبەرەکان بگرێت دەستی مامۆستاکان بگرێت بۆیە وەزعیان زۆر خراپە و پێشم سەیرە ئەو دەسەڵاتەی ئێمە یەکتەکان ناوێت لەم هەموو زروفە تەنانەت لێبڕینەکە لەسەر ئەو خەڵکە لابدا یان بەلایکەم لە مانجی ڕەمەزان سەدام بەو دیکتاتۆریەی خۆی کە مانجی ڕەمەزان دەهات ئیلا دەستی سووک دەکرد ئیلا جێژنانەی بە مۆزەفەکان دەدا ئیلا هەندێک لە ئەرزاقی زیاد دەکرد. ئێستا حکوومەتی عێراقی بەو شڕیەی خۆی 2 ئەرزاقی لە 1 مانجی ڕەمەزاندا تەوزیع کردووە بەڵام لەو وڵات و دەسەڵاتی ئێمە هیچ شتێک نییە. بۆیە هاوسەنجی لە وڵاتی ئێمە بۆ ڕاگررتنی ئەو هەڵاوسانە بە تەنها بە مامۆستای ئاینی ناکرێت بەڵکو دەبێت حکوومەت بە دەرەجەیەک دوای بەڕاستی هاوڵاتیان بە دەرەجە و دوای سێم بەڕاستی ئەوەی کە دەور دەبێنێ بازرگانە. چونکە پێغمبەرمان صلی الله عليه وسلم باس فەرمودەیەکمان لۆ دەکا کابرایەکێ ماڵ و سەروەتیە پێی دەڵێ ئەو ماڵ و سەروەتە چلێ کردێ دەڵێ ئەمن یەک ئیشم کردی ئەوش ئەوەیە بەردەوام ئەوانەی کە خواردن لە کنەمە دەبن چاوپۆشیان لێ دەکەم یان ئەوانەی کە قەرزداری منن بەسەبەب ئەوەی معاشیان نییە یان لێیان بڕاوە ئەمن لەسەریان ڕادەوەستم خوا دەفەرمێ ئەمن لە تو حەقترم لەسەری ڕاوەستم بەبەر ئەوەی ئەتو بەس ئەوەندە لەسەری ڕاوەستایی ئەمن ئەوە عەفوم کردی و ئەتوم بردە بەهەشت. ئەوە گەورەترین بڵین وەکو دەڵێ تەرغیبە بۆ ئەو کەسانەی بازرگانن لەو مانگەدا شت گران نەکەن چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڕەشەیان لێ دەکا ئەوانەی کە احتیکار دەکەن قوڕکاری دەکەن کە ئەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک 40 ڕۆژان احتیکاری بکە خواردن لە خەڵکی بگرتەوە ئەوە ئیلا شوێنەکەی جەهەنەمە. خوای گەورە بمان پارێزی و تەوفیقی بازرگانەکانمان بدا بەڵکو دەست لەسەر بە تایبەتی مۆزەف و کارمەندان سووک بکەن ئینشاءالله. بەڵێ دکتۆر ئەگەر وڵات کاک مامۆستا نەبەرد کەواتە ئێمە لەو حاڵەتانەدا ئەگەر پۆلێن بەندێک دروست بکەیت مەسەلەن پۆلێن بەندێ بکەیت چۆن بتوانین بە هەموو لایەک ڕوبەڕووی ئەم بابەتە ببینەوە یعنی ئەرچی حکوومەت ئەرچی ئابووری ناسان ئەرچی هاوڵاتی ئەرچی مامۆستایانی ئاینی هەڵبەت مامۆستایانی ڕۆڵی گەورەیان هەیە وەکو دکتۆریش باسی کرد. بەڕاستی کاکزانە من ئەگەڕێنمە بۆ خاڵی کە لە پێشتر ئاماژەم پێکرد سەقافەتی هاوڵاتیان زۆر گرنگە و بابەتی ئەوەی کە کێ هۆکارە بۆ ئەوەی کە هاوڵاتیان ڕۆشنبیرێتێکی باشتری داراییان هەموو کەیسەکانیان هەبێ بە دەرەجەی یەک بۆ نمونە ڕاگەیاندن کارەکان و کەنڵەکانی ڕاگەیاندن گرنگن کە بتوانن بۆ نمونە بەشێکی بۆ نمونە بەرنامەکانی خۆیان تەرخان بکەن بۆ ئەوەی کە سەقافەتی مالی سەقافەتی دارایی بیر و بۆچوون و ئایدیای دارایی بۆ هاوڵاتیان ڕوون بکەن و هاوڵاتیانی لێ تێبگەێنن مامۆستایانی ئاینی کە ئێمە لە کۆمەلگایەکی موسڵمانین و بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێمە گوێ لە مامۆستایانی ئاینی ئەگرن پێویستەکە دیسانەوە ئەوانیش بەرکی خۆیان هەڵسن و کە بە ئەرکی خۆشیان هەستاون ئەو سەقافەتە بڵاو بکەنەوە کە هاوڵاتیان تا ڕادەیەکی باش بۆ نەبست بتوانن کە چۆن بۆ هەڵس و کەوت لەگەڵ سێکتەرە دارایی و لایەنە داراییەکان بکەن. ئەوەی کە گرنگە بۆ نمونە هاوڵاتیان پەیڕەوی بکەن من هەمیشە وتومە بۆ نمونە تۆ ئەگەر سی وڵاتە بیانەکان بکەیوە ڕەنگە لە ئێستاشدا لە بەشێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم بابەتە پەیڕەو بکرێ هەفتە بازار هەیە واتە بۆ نمونە هاوڵاتیەک بەشی هەفتەیەک بەشی دەڕۆژ بۆ نمونە بازار ڕکات و پێویست ناکە هەموو ڕۆژێ بڕاتە بازار خەرجی و لۆدێکی زۆرتر لەسەر خۆی و بازار و هاوڵاتیانیش دروست بکە. بۆ نمونە کاتێک هاوڵاتیان هەفتە بازاریان کردو دەمە بۆ من دڵنیام کە ئەو جیاوازیە نرخەی کە لە ڕۆژێکا بۆ نمونە هەموو هاوڵاتیان ڕۆنە بازار و شمەکە کڕن زۆر کەمترە بێتەوە وەک لەوەی کە ئەگەر بێت و هەفتە بازار بکڕێەوە هاوڵاتی بۆ نمونە ئێمە لە معادلە لە هاوکێشەی ئابووری دوو شتمانەیە حاجاتی ئەوەلی و حاجاتی ثانەی واتە پێداویستی سەرەکیەکان و پێداویستیە لاوەکیەکانەوە بگرنگە بۆ نمونە هاوڵاتیان هەمیشە پەنابن نەبەر دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی خۆیان دواتر پەنابن نەبەر دابینکردنی پێداویستی لاوەکیەکان و لەناو پێداویستیەکانیشە بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە دیسانەوە نەبینە هۆکارێک بۆ ئەوەی کە
کاڵا و شمەکی وڵاتان لە لای خۆمان ساغ بکەینەوە وا بکەین کە بوونە بەرهەمی ناوخۆش تووشی ئەو وێرانەیە بێ پێویستە سەربارەوەی کە تۆ سەقافەتێکی ئابووری تەیەوە بشتوانی بۆ نمونە هەمیشە پشت بە بەرهەم و کاڵا و شمەکی ناوخۆ ببەستی چونکە لە ئێستادا بەڕاستی ئێمە لە زۆربەی سێکتەرەکان ئابینین بۆ نمونە چ لە سێکتەری کشت و کاڵی لە سێکتەری بازرگانی لە سێکتەرەکانی تری پیشەسازی و بازرگانیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەنایان بردوتە بەرەو سێکتەرانەوە یانوێ بۆ نمونە خۆیان تیا بدۆزنەوە کارێک بکەن کە بێتەوە کاریەوەی کە پێداویستی وڵاتیان پڕ بکاتەوە دەسمایەکیش بێ بۆ خۆی لە ئێستادا بۆ نمونە چەندین بۆ نمونە خەریجی زانکۆکانمان هەیە خوێندکاری زانکۆکانمان هەیە من چەندین فێرخواز و تەلەبەی خۆم هەیە بۆ نمونە لە ئاستی مەرحەلە یەک و مەرحەلە دووە مەرحەلەکانی تریشا خەریکی کار و بستنزی خۆیانن هەر ئەمڕۆ بۆ نمونە من لەگەڵ یەکێک لەو فێرخوازانە بۆ گفتوگویەوەمانەکرد کە خەریکی دروستکردنی بڕاندێکە بۆ خۆی وە پێداویستیەکانی هاوڵاتیان دابینەکەەوە بە نرخێکی گونجاو بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە کاتێکە بۆ نمونە تۆم شمەکە لۆکاڵیانە بتوێ بۆ نمونە مارکێتینێکی بۆکەی بازارگەریەکی بۆ بکەی بە حکمیەوەی کە هاوڵاتیان بۆ نمونە سەقافەتێکی و تۆیانە پەنا بنە بەر کاڵایەکی بۆ نمونە بیانی کە نرخێکی بۆ نمونە هەرزانی لەسەرەوە گرنگە بەڕاستی کاکزانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند بۆ نمونە لە هەوڵی ئەوان کە پێداویستەکانی خۆیان پڕ بکەنەوە خاڵێکی زۆر گرنگیشە بزانن ئەو پێداویستیانی خۆیانە بەچی شمەکێک پڕەکەنەوە چونکە لە ئێستادا بازارەکانی هەرێمی کوردستان بەڕاستی پڕ بووە لە چەندین مەوادی خراپ و مەوادی فەی ڕۆژانە بۆ نمونە لیجانەکانی قایم خامێتە بینین کە بەدەیان و سەدان بۆ نمونە تۆن مەوادی خراپ و ئەکسپایر کە بۆ دەرخواردی وڵاتیان هەرێمی کوردستان ئەدرێ ئەویش لە ڕێگەی ئەو وڵاتانەوە کە بوونەتەوە کارێک بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گرنگ بۆ نمونە داهاتی خۆیان و داهاتی بۆن بازرگانەکانی خۆیان وەدەسەخەن بەڕاستی ئێمە لە سەردەمی زمانێکە بوو کە بۆ نمونە کە تورکیا کۆمەڵێک کێشەی دروست کرده بوو بۆ ڕۆژاوای کوردستانەوە بوو کە بایکۆتی بۆ نمونە کاڵەوشمەکی تورکیاتە ئارەوە بە کەناڵەکەی بەڕێستیشتان بۆ نمونە هایلایتێکی زۆر باشی کرده بوو کە ئەو دەمەکە کۆمەکی کۆوە کردەوە بۆ کارێک بۆەوەی کاوڵاتیان بایکۆتی ئەو شمەکانە بکەنەوە زۆر گرنگە بۆ نمونە ئەو دەمە بازرگانەکان تەحویلی هاوردەکردنی مەوادی خۆیان نەکرد بۆ وڵاتانەی کە بۆ نمونە شمەکێکی باشتریان هەیەەوە دووربێن لە وڵاتانەوە بۆ ئێمە بەسەکەم لێرە ئەوەیە کاتێک کە بۆ نمونە شمەکی وڵاتێک ئەبینی گرنگە لە ئێستادا بۆ تورکیا کە من متابعی بازرگانەکانەکەم ئێستا تورکیا شمەکانی خۆی بە دۆلاری ئەمریکی و بازرگانەکانە فروشتەوە واتە تەعاملی تورکیا لەگەڵ بازرگانەکانی عێراقا بە لیرەی تورکی نیە بەڵکو بە دۆلاری ئەمریکی ئەمیشەوە کارێکە بۆ ئەوەی کە بیانۆکە بۆی کە بازرگانەکان کەمەکو سامپڵ وەرم گرتون و داتام لێوەرگرتون ئەڵێن بە حکمیەوەی کە ئێمە بە دۆلار تەعاملەکەین لەگەڵ تورکیا بۆیە ناچارە بین بۆ نمونە ئەو شمەکە و پێداویستیانە دیسانەوە گرامکەینەوە بێنە ئاستێکی باڵاتر بۆیە دەکرێت بۆ نمونە خاڵێکی گرنگەوەتانێک کە هاوڵاتیان دیسانەوە یڵێمەوە سەقافەتی و تێگەیشتنێکی باشیان هەبێ و لەناو ئەوەشتا بۆ نە پشت ببەسن بە بەرهەمی ناوخۆی و بەرهەمی لۆکاڵی بۆی بتوانن هەم دیسانەوە فرسەی کارێک هەلی کارێک بڕخسێن بۆ گەنجان و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مەوادەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ساغ بکرێتەوە حکومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی لیجانەکانی خۆیەوە بتوانێت چاودێری بکات دەنا بۆ نمونەوەکو مامۆستای بەڕێزیش ئاماژەی بەوە کرد ئێمە زۆر دڵنیاین لەوەی لە ئێستادا بۆ نمونە لە بچووکترین بازرگانی و تاوەکو گەورەترین بازرگانی بەرپرسەکان و کەسوکاری بەرپرسەکان و نەوەی بەرپرسەکان دەستیان لەگەڵا تێکەڵ بوو ئەوان هۆکارێکن بۆەوەی ئەم کێشە دارایانەی کە ڕۆبڕی هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆتەوە بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە ئایا بۆ نمونە ئەوان لە ئێستادا بۆ نمونە ئامادەی چارەسەرکردن نین بۆ نمونە کێشەی دارایی وڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن باشە دەکرێت بۆ نمونە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ناتێگەشتنێکی خراپی شابن لە ڕوانگە دارایەکەوە بۆی دیسانەوە بارێکی قرس بۆ خۆیان و بە وڵاتیانی تریش دروست بکەن بەڵێ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ مامۆستا نەبەرد من دوا سەرنجی منەوەتانێ بەڕاستی پێویستە ئێمە بۆ نمونەوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد لە چەند ڕۆژی داهات و 20 ڕۆژی داهاتوە ڕۆبڕی بۆ نمونە مناسبەی جەژن نەبینەوە بۆیە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێش ئەو مناسباتانەی کە بێتەوە کارێک بۆی کە لۆدێکی تر دروستەکە لە بازاڕەکانە پێشتر بە 10 ڕۆژ بە 7 ڕۆژ بۆ پێداویستەکانی خۆیان دابین بکەنەوە وا بکەن کە بۆ نمونە ئەو پێداویستیان نەخەنە ئەو ڕۆژەی کە زۆرترین لۆدێک لەدەسەر بۆ چونکە عادەتەن کە خواست زۆر بوو لە ڕواوکێشە ئابوووریەکەیەوە خستنە ڕوو چەند هەبێت ئەوەندە بۆ بابەتە گرانتر و قورستر لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەر شوێنێکی ترەکەوێت سپاسەکەم بەڕێز دکتۆر دوا سەرنجی خۆتمان پێ بڵێ و ئەگەر وەکو پەیامێکیش بێ بۆ بازرگانان و هاوڵاتیان بە کورتی بێ سپاسەکەم بەڕێز دکتۆر ئیدریس وڵات دوا قسەی من سەرەتا بەڕاستی من ڕووم لە ڕاگەیاندنەکان دەوری باڵا دەبینن چونکە لە هەموو دنیادا ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەمە ئێستا بۆتە دەسەڵاتی یەکەم لە وشیارکردنەوەی کۆمەلگا بەڕاستی کۆمەلگای ئێمە لە حاڵەتێکی زۆر خراپدا دەژی ئەوش ئەوەیە بووتە دوو طبقەتیان زۆر زیاد سەرف دەکا حەقی خۆیەتی ئەم سەرفکردنە لە ڕووی ئاینیەوە خەڵک ئاگادار بکرێتە وەلا توسریف و یعنی بەڕاستی ئەوە حرامە
و هەروەها بەڕاستی بازرگانەکانیشمان وایان لێ هاتووە هیچ ڕەحم بە ملەتی خۆیان ناکەن لە هەموو دنیادا بازرگان بۆیە بازرگانە تاوەکو لە وڵاتاندا بپچڕتەوە بۆ خزمەت هاوڵاتی خۆی لە وڵاتی ئێمە بازرگانی کە بۆتە حاڵەتێک لە ململانەیەکدایە بۆ ئەوی لەسە حسابی هاوڵاتی و فەرمانبەر بگاتە بازرگانێک لە ئاستی ڕقەمێکی دنیای زیادکە خاڵی سێشم بەڕاستی هەر ئەوەی لۆ دەسەڵاتدارانە داوای لێبوردن دەکەم کە من دائیمەن بە سەریح قسەی دەکەم بەڕاستی دەسەڵاتداری ئێمە هیچ ڕەحمەچیان بۆ ئەو ملەتە بۆ ئەم خاکە بۆ ئەم وڵاتە نییە هەر وەکو ئەوەی مسافر بن دەڕۆن ئەگەر نا شتێکمان نییە وەکو مژدەیەک لەو دەسەڵاتدارەوە لە ڕەمەزان لە بۆنەیەکی نیشتیمانی لە نەورۆز لە هەر بابەتێکی کەوان بەدڵیانە بۆەوەی خەڵک هەندێک ئاسوودە بێتەوە ئارام بێتەوە لە بیریان کرد 50 ساڵە کورد تەسیە دەدا بۆ ئەمڕۆ بۆ ئەوەی نەدا کە کۆمەڵێک جارێکی تر ببنەوە سەرمایەدار لە کاتێکدا لە شاخ ئەوان شەڕی ئەوەیان کرد کە سەرمایەداری نەمینە ئێستا بخۆیان هەمویان بەداخەوە سەرمایەدارن. بەڵێ سوپاس دەکەم بەڕێز دکتۆر کاک جەبار دوا سەرنجی بەڕێستان دەستیان خۆش بێ هەردوو مامۆستا بەڕاستی ئەنی ڕوونکردنەوەکی جوانیان ناوەڵام من یەکەم داواکارم هەرخوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ کول وەشرب ولا تسرفوا إنه لا يحب المسرفين یەکەم ئەتوانێ ئەمایەتە بکەینە ینی وەکوڵێ پرەنسیپێک بۆ ژیانی خۆمان ئەو شتانی کە زەرور نین ینی بەڕاستی زۆر خواسی لەسەر دروست نەکەین بۆی کە گرانبوونی کاڵە و کەلوپەل و خزمەتگوزاری لێ نەکرێتەوە تا نرخەکان هەوسەنگە بێتەوە دووەم بەڕاستی داواکارم لە لایەنی پەیوەندیدار و لیژنەی قایم قامەتەکان هەرچەند کە بەڕاستی من ئەنی ئاگادارم چاودێری بازاڕەکانەکەن و زیاتر فۆکەس بخەنە سەر بازاڕەکان و چاودێری نرخەکان بکەن کە بۆی کە بەڕاستی ئەو قورسای بارگرانی لەسەر ژیانی هەوڵاتیان دروست نەبێت لەلایەک کە بەڕاستی بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عراقیا بە نیسبەیەکی یەکچا بەرچاو بەرز بۆتەوە و لە هەمان کاتە نیسبەی لێبڕینی موچەش بە لە سەدا 21 ئەمەش خۆی بۆ خۆی لایەنێکی ترەوە لە لایەک تریشەوە گرانبوونی کاڵا و کەلوپەل بە حەقە دەمە قورسایەکی زۆری لەسەر ژیانی هەوڵاتیان دروست کردووە داواکارم بەڕاستی لە لایەنی پەیوەندیدار ینی فۆکسی زۆر لەسەر بازاڕەکان بۆ چاودێری بازاڕەکان بکات خۆی گەورەی ڕۆژێ ڕەمەزانی لە هەموو لای قبوڵ بکە ئینشاءالله لە جەنابشت قبوڵ بکە ئینشاءالله سپاس بۆ بەڕێز کاک جەبار گۆرە و تێبێژی بازاڕی دراوی سلێمانی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی مامۆستای ئاینی سپاس بۆ بەڕێز مامۆستا نەبەرد مامۆستای زانکۆ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم گەیشتنی کۆتایی بەرنامەی ڕاهن بە هیوای ئەوەی کە بتوانین هەمومان یەکدەنگ و یەکدەست هۆشیارێکی گشتیمان هەبێت لەبارەی ئەوەی کە قبول نەکەین بازار گران بێت لەسەر بازرگانەکان بێەوە حکوومەتیش باشتر بێتە پێشەوە بۆ ئەوەی بتواندرێت کە ژیانی هاوڵاتیانمان و ئێستا لەبیری نەکەین کە ئەم ڕۆگەر ئەم ئێوارەیە بەربانگت کرد و نانێکە بۆ بەڵام هەزاران کەسێ هەزاران خێزانەیە نەیتوانیوە بەربانگێکی شایستە بۆ خۆی دابیم بکە خی گەورە ڕۆژی هەموو لای قبول کات و هەمومان هاوکاری یەکتر بین و ڕێنمایە تەندروستەکانیش جێبەجێکەین ڕاهەند پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتانەکە.